دەستگای خێرخوازی بەخشین ماڵی 300 خانەوادەی منداڵی بێباوک و هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت گەرم دەکات بە پێدانی 60 لتر نەوت بە هەر خانەوادەیەک. سودمەندوانی پرۆژەکە دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو کاتێکدا بە هاوکار و دەستباری خۆیان دەبینن. بەڕاستی بوونەتە براو باوکی ئێمە، یعنی جێی پەنجەکانیان دیارە. داوا لە خێرخوازان دەکەم تخوا یارمەتیەکیانتان هەرچی دەگەێنن لە بۆ ئێمە دایکی هەتی و خێرتان دەگاتێ بیگەینە دەستگای بەخشینی. چەند کەسانێکەیە چاوەڕای دەستی ئێوە دەکەن کە دەستی هانایان بۆ ببە. هەمومان کرێتینە یارمەتی حکومەت وەرناگرین، هیچ موچەکمان نییە لە حکومەتی. چاوەڕێی دەستگای بەخشینی دەکەین. بژیت بەخشین، والله ڕاستی بژیت بەخشین. هەر کەسێکی پێخۆش بێت خێرخوازیەکە یعنی خێرێ بکاتن بە یعنی دەستێ بتەنی بەخشین و تەسلیمی بەخشینی بکات. ڕاستی ئێستیقەی باوەریە والله دەستی هزاران فەقیریە گرتی. والله ئێستا ئەها 2 لترێت نەفتێت ماڵە کوڕێن بدەنینە بەخوا ئێستا یعنی ئەف نەفتە چەند ماڵە کاکە گەرم کەتەوە. خودی خێرا بنویسیت ڕاستی یان دەستی تۆت خۆش بن. لای خۆیەوە بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینیش دەڵێت بەخشین تەنیا لەم پرۆژەیەدا لە شاری هەولێر 18,000 لتر نەوت واتە 900 جلیکانی لە ڕێگەی خێرخوازانەوە ئامادە و دابەش کردووە. لەم پرۆژەیە کە ئەمڕۆ دەبینین کە پرۆژەی دابشکردنی نەوتی سپیە بۆ 300 خێزان کەم خێزانە پێوەن لە خێزانی هەژار و کەم دەرامەت و بێباوکان کە ئێمە بۆ هەر خێزانێک 6 لتر بەسەریاندا دابش دەکەین. دیارەمە یەکێک لە پرۆژەکانمان کە ئێمە لە ئێستادا لە فەسلی زستان و سەرمەسۆڵەداین لە شاری هەولێر و لە تاوی شارەکان ئەو خێرخوازانەی بەپیل ئەو پرۆژان ئێمە بێن ئێمە پرۆژەی دابشکردنی نەوت لە ئێستادا دابش دەکەین و لێرەشەوە بەڕاستی من دەمەوێت کاگریز سوپاسی هەموو خێرخوازان بکەین لە داهاتوو کە لە ڕابردوودا هاوکارمان بووینە بۆ پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ هەموو چینی توێژەکان لە هاوکاریەکان لە پرۆژەی نەوت لە پرۆژەی خۆراک لە پرۆژەی هاوکاری دارایی و لە ئێستادا بەڕاستی ئێمە سوپاسی بەڕێز کاوە سەرمەزیریش دەکەین کە لەم پرۆژێدا هاوکاری زۆر باشمان بوو و لە ڕابردووش هەر هاوکاری پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بووە. دەستگای خێرخوازی بەخشین هاوکات لەگەڵ ئەوەی ئێستا هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستانی ڕاگەیاندووە لەسەر ئاسی نێوەخۆش پرۆژە و پشتیوانیەکانی لە هاوکاری دارایی سەبەتەی خۆراک و نەوت بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت بەردەوامە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.